باسلەوە بکەین کە ئیرادەی گەلی کورد ئیرادەیەکی جیاوازە لە هەموو قۆناغێکە لە قۆناغەکانی تێکۆشانی طبعاً هەموو قۆناغەکانی تێکۆشانی بۆ ئەوەی ناسنامەی کورد زمانی کوردی ناسنامەی کوردی کللتوری کورد بە هەموو شێوازەکانی بوارەکانی ژیانی گەلی کورد بچەسپێت و هەروەک خۆی بمێنێتەوە پەرەی پێ بدرێ عکسی ئەوەی کە دوژمنان ئەیانەوێ پێشەوانەی ئەوەی کە دوژمنان ئەیانەوێ بەردەوام لە قڕکردنی گەلی کرد لە توانەوەی گەلی کورد لە توانەوەی ناسنامەی گەلی کورد لە توانەوەی زمانی کوردی تەنانەت لە دابوونەریتی کۆمەڵگای کوردیش دیسانەوە هەم ئەیانەوێ جارێکی تر کە کورد بەو شێوازە بتوێتەوە بەڵام ئێمە سیرەکەین گەلی کورد بە ئیرادەیەکی جیاواز سەرەڕای هەموو قڕکردنەکان سەرەڕای هەموو کۆمەڵکوژیەکان سەرەڕای هەموو ئەو توندوتی ژیانە و هەموو ئەو فشارانەی کە بەرامبەر بە گەلی کورد ئەکرێ هێشتا گەلی کورد لەسەر پێ و تێکۆشانیشی بەردەوامە بۆیە چۆن هەروەک ساڵی 91 دوای ئەمفالەکان دوای ئەمفال و کیمیاباران گەلی باشوور توانی بە ڕاپەڕینیەکی مەزنانە دوای ئەوەش هێنانە ئاراوە هەرچەندێک ڕخنەیەکی زۆر جدی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە دەستکەوتێکە بۆ گەلی کورد دەستکەوتێکی جیاوازە لە دوای 100 ساڵی کە بەردەوام لە قڕکردن و لە کۆمەڵکوژیدا بووە هەرچەنە بەردەوامیش لە تێکۆشانە بووە لە ڕۆژئاوای کوردستان بە هەمان شێواز کە گەلی کورد ناسنامەی هەبوونە توانای ئەوەی هەبوو کە بە زمانەکەی خۆی قسەکە تەنەت ناسنامەشی نەئەدانێ بەڵام تۆ سیرەکەی لە 2011 بەدواوە شۆڕشێکی جیاواز لە دوای شەڕی داعش شۆڕشێکی جیاواز سیستەمێکی جیاواز لە ڕۆژئاوای کوردستان هاتە ئاراوە هەڵبەتە ئەزانی کە باکووری کوردستان دیسان جارێکی تر لە ژێرقڕکردنێکی سەختی دژمنی ینی دەوڵەتی داگیرکەری تورکیا کە بە هەموو جۆرە قڕکردنەکان چی کللتوری ئەڵێ چی ناسنامە ئەڵێ چی زمان ئەڵێ چی قڕکردنی جەستەی ئەڵێ بەردەوام لەوەدا بوو کە گەلی کورد قڕکا بەڵام تۆ سیرەکەی ڕۆژ لە دوای ڕۆژ تێکۆشانی گەلی کوردیش بەرەو پێش ئەچێ بەڵام ئەوەی کە ئەزانین لە دوای با بڵێن کۆمەڵکوژەکەی دەرسیم جارێکی تر دەوڵەتی داگیرکەری تورکیا بە عەقڵێتی نەتەوە پەرستیەکی زۆر جیاواز کە بەرامبەر بە گەلی کورد ئەنجامیدا ئەویش سڕینەوەی گەلی کورد بێ بە هەموو شێوازەکانی بەڵام لێرەوە کە ئەزانین ڕێبەرێک دێتە ئاراوە ڕێبەرێک کە بتوانێ جارێکی تر ناسنامەی کورد زیندوو بکاتەوە جارێکی تر هەڵوێستەکان و جارێکی تر با بڵێن وا لە کورد بکا کە لەسەر پێی خۆی بۆستێت و داواکاریەکانی خۆی بخاتە ڕوو بۆیە کە ئەزانی وەرچەرخانێکی زۆر جیاوازە کە لە ساڵی 1970 کە بەردەوام لە تێکۆشانێکی جیاواز هەتاکو ڕۆژی ئەمڕۆ هەتاکو گەیشتە ئەو ئاستەی کە دەوڵەتی داگیرکەری تورکیا لەگەڵ هەموو سیستەمە جیهانیەکان کە بەرامبەر بە گەلی کورد ئەوەستنەوە کە بەردەوام کوردستان بەگشتی بکەنە چەقی ململانیەکانیان بۆ ئەوی بتوانن دەست بگرن بەسەر ناوچەکانە و شەڕی خۆیان لێرەدا بڵاو بکەنەوە بە تایبەتی لە لە کوردستانە بۆیە لە باکووری کوردستان سەرەڕای هەموو ئەو هەڵبژاردنانەی کە ئەنجامەدرا و سەرەڕای هەموو ئەو فشارانەی کە لەسەر گەلی کورد ئەنجام ئەدرا لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە هەڵبژاردنەکانی پێشووتریش کە کورد لە سەدا دەی تێپەڕان و کە سەدا 11شی زیاتر سیانزەی هێنا بەڵام لەگەڵ ئەوەیە چونکە قوبوڵی ئەو هەڵبژاردنانیان نەئەکرد بۆیە جارێکی تر هەڵبژاردنیان نەکرد بەڵام هەڵبژاردننی شارەوانیەکانی ئەم جارە ڕاستی وەرچەرخانێکی جیاواز بوو هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم بۆ پێگەی گەلی کورد چۆن لە شەڕی دژ بە داعش گەلی کورد توانی نوێنەرایەتێکی جیاواز لە ئاشتی و ئارامی و دژ بە با بڵێن کۆنەپەرستان و دژ بە ئەو ڕێکخراوە تیرۆریستانەی کە هەبوو وەکو داعش بۆستێتەوە کە کورد بوو بە هێزێک
لە کوردستانە بوو بە هێزێک کە هەموو جیهان بە تایبەتی ژنی کورد کە بوو بە هێزێکی زۆر جیاواز هەموو جیهان شانازی پێوە بکە و بەری بە تیرۆریستانی داعش بەست کە چیتر کورد لەژێر دەستی ئەوانە چیرۆر نەکرا و تەنانەت بوو بە پردێک یاخود بوو بە سەدێک بوو بە چەمبەرێک بۆ ئەوەی کە ئیتر ئەو تیرۆریستانە بەرەو وڵاتانی تریش نەڕوە بەڵام وەرچەرخانی دووهەم کە ئێستاکە ڕوویدا ئەوش ئەو وەرچەرخانە بوو کە لە ڕۆژ باکووری کوردستانە لە هەڵبژاردننی شارەوانیەکانە ئەنجامدرا سەرەڕای هەموو فشارەکان سەرەڕای زیندانیکردن سەرەڕای تەجاوزکردن سەرەڕای بڵاوکردنەوەی با بڵێن مخدرات مادە هۆشبەرەکان لە ناو گەنجانە سەرەڕای تەجاوزکردنە سەر ژنان سەرەڕای کوشتن و بڕین و یاخود تەنانەت هێنانی کۆمەڵێک بابەتی جیاواز کەوا بکات کورد لە هەڵبژاردنەکانە بەشدار نەبێ یاخود دەنگێکی کەم بهێنێ بەڵام تۆ سەیرەکەی سەرەڕای ئەو هەموو فشارانە بەڵام لەگەڵ ئەوە شاگەلی کورد لە باکووری کوردستان توانی زۆربەی زۆری شارەوانیە کوردیەکان بەدەست بێنێ بە تایبەتی لە سێ شاری گەورەی وەکو ئامەدووان و بووبرە جگەلەوەی کە کۆمەڵێک پارێزگار شارەوانی پارێزگاکان بەدەستێنێ لەگەڵ دەیان شارۆچکەکە وەکو ئێمە چۆن باسەکەین ناحیە و قەزا و ئەوانە بەدەست بێنێ بۆیە وەرچەرخانێکی زۆر جیاواز بوو لەگەڵ ئەوەشە تورکیا دەوڵەتی داگی کرد تورکیا جارێکی ترویستی خۆی بسەپێنێ ئەوش بەلادانی شارەوانی وان کە بۆ یەکەم جارە شارەوانی وان بەدەستی کوردەوە بێ کە کورد بتوانێ زۆرترین دەنگ بهێنێ لەوێنە بەڵام بە زیندانیکردنی کەسی هەڵبژێردرا و بە شێوازێکی یعنی چۆن بڵێ بە تۆمەت بەستن بۆی لەگەڵ ئەوە شاهێنانی قەیوم بەڵام تۆ سەیرەکەی لە ماوەی کەمتر لە 2 سەعات هەموو گەلکە دەڕژێنە سەرجادە و ئەکەن کە دەوڵەتی تورکیا ناچار بکەن جارێکی تر عەبدەڵا زێدان لە زیندان ئازاد بکەن و جارێکی تر هاوسەرەکانی وان چۆن بڵێ بتوانێت لە جێگای خۆی لە شارەوانی بەردەوام بێ ئەمە ئیرادەیەکی زۆر جیاوازە ئەمە بیرروبۆچوونێکی زۆر جیاوازە ئەمە کەواتە فکرێک فەلسەفەیەک ڕێخستنێکی لە دواوەیە ئێمە بە چەنەهای چەند ساڵە ئەڵێن ڕێخستن کە هاتە ئاراوە کەواتە گەل ئەتوانێ هەموو شتێ بکە هەرچەنە باشووری کوردستان بۆیە ئەتوانین ئێمە ئێستا باشووری کوردستان و لەگەڵ باکووری کوردستانە گرێت بدەن بێکەوە چۆن بتوانین ئەم سیستەمە لە باشووری کوردستان شاهبێ سێرکە لە باکووری کوردستانە ئێمە چەندای چەند ساڵەکە ئێمە باسی ڕێخستنەکەین کە ملت کە هاتە لا یەکتری ئەتوانێ ئەنجام بەدەست بێنێ لە باکووری کوردستان سەرەڕای هەموو فشارەکان سەرەڕای گرتن سەرەڕای کوشتن سەرەڕای لابردننی شارەوانەکان بەڵام تۆ سێرەکەی گەلجارێکی تر بە کەمتر لە 2 سەعات بێتە سەرجادە لە هەموو باکووری کوردستانە و داوای ئەوە بکەن کە بە یەکگرتووی کە ئەبێ شارەوانەکان بگەڕێتەوە دەستی کەسانی هەڵبژێردا ئەمە ڕێخستنێکی تۆکمە باشە لە باشووری کوردستانشە ئێمە ئەتوانین بە هەمان شێواز کە تەنانەت ئێستاکە ئەگەر بێت و ئێمە بشوبهێنێ بە شێوازێکی جیاواز ئەتوانێت گەل دیسانەوە جارێکی تر ئەمە ئەنجام بدا لە باشووری کوردستان هاتنە لای یەکتری هەموو فەرمانبەران و بایکۆتکردن بە تایبەتی لە ناوچەکانی با بڵێن ئەگەر با بڵێن لە هەولێر و ئەو ناوچانە نەیانتوانی خەڵک بێتە سەرجادە بەڵام خۆتوانیان ینی هاوسۆزیان لەگەڵ خەڵکی سلێمانی و دەربەنی خان و ئەم ناوچانە بێنە ئاراوە کە توانیان ئێستاکە بۆ موچە خواران و موچە لە بەغدایە تەزبیتکەن بۆیە هاتنە لای یەکتری و ڕێخستنکردنی گەل ئەمانەی بە دواوەیە کە ئەتوانین سەرکەوتنەکان زۆر بە ئاسانی بەدەست بێ نەک تەنها لە باشووری کوردستانە بەڵکو بۆ هەر 4 پارچەی کوردستان یەک دووهەم تەنانەت بۆ دەنگدانەوەی لە جیهانیشە جارێکی تر جیاوازە بتەوێ نەتەوێ هەموو جیهان چاو ئەبڕێتە سەر ئەو ناوچەیە کە هەڵبژاردن ئەنجامەدرێ کێ لێرەدا ئەتوانێت سەرکەوێت کێ لێرەدا گەلەکەی زیاتر بە ئیرادا ئەبێ بۆیە سەرکەوتنی باکووری کوردستان هەڵبژاردنەکانی با بڵێن تورکیا کە کورد توانی سەرکەوتنێکی باش بەدەست بێنێ و تەنانەت بۆ چۆن بڵێ حزبەکانی تر وەکو جەهەپە
جەختی کردەوە لەسەرەوەی ئەگەر بێت و کورد دەنگی پێنەدا هەڵبەتە سەرکەوتن بەدەست نایەنە چونکە ئێمە بتەوێنێتەوێت لە تورکیا سێ گەورە شارەوانی کە ئەوش ئەستەمبوڵ و ئەنقەرە و ئەزمیر بوو کە ئەردۆغان لێی دۆڕا جەهە بە سەرکەوت جەهە بەبێ کورد نەیەتوانێت سەرکەوێ بۆیە مەرال دەنیش لێرەدا بە ئیمامۆغڵڵێ ئەڵێ بە هیچ شێوازێک تۆ سەر نەئاکوتی ئەگەر کورد دەنگی پێت نەدایە ڕاستە من یعنی با بڵێن نەمتوانی ئەم هەڵبژاردنە بمەوە بەڵام ئەبێت و ئەوە بزانی ئەمە کاری خۆت نییە تەنانەت ئەمە پشگیری گەلی کورد بوو بۆ ئێوە یاخود پشگیری کوردان چونکە ئێمە بتەوێنێتەوێت دژمنێکی سەرسەختی جیاواز هەیە ئەتوانی پشگیری لەلایەن بکەیت کە کورد ئێستاکە لێرەیە ژمارەیە کورد لێرەیە توانایە کە کورد لێرەیە هێزێکە ئەتوانێت گۆڕانکاری دروستکە بۆیە نەک تەنها بۆ باشووری کوردستان بە پێچوانەوە کاریگەریکی زۆر لەسەر باشووری کوردستان هێنێتەوە بتەوێنێتەوە لە سوۆسیال میدیایە ئێمە هەمومان بینیمان کە گەلی باشووری کوردستان چی سۆزیەکی هەبوو تەنانەت هەموو ئاراستەکان پێچوانە ئەکاتەوە ئەتوانێت گۆڕانکاری دروستکە تەنانەت بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش دیسان کاریگەری هەیە تەنانەت هەموو جیهان چاوی لەسەر ئەوەیە کە ئایا کورد جارێکی تر ئەتوانێت لەسەر پێخۆی بوەستێ ئایا ئەتوانێت ببێتە توانایەکی جیاواز چونکە ئێمە ئەزانین لە ڕۆژئاوای کوردستان ئێستا کورد توانایەکی جیاوازیە بە تایبەتی ژنی کورد بۆیە لە هەموو ڕوویەکەوە حسابی بۆ ئەکرێ و لە هەموو ڕوویەکەوە ئامادەکاریەک ئەکرێ ئایا بە چی شێوازی هەڵسوکەوت لەگەڵ گەلی کورددا بکرێ هەڵبەتە چۆن بڵێن کاریگەریکی زۆر ئێجگاریشی لەسەر باشووری کوردستانە هەیە باشووری کوردستان هەڵبەتە ئێمە ئەزانین کە ئەم جاریان بۆ هەڵبژاردنەکان پارتی دیموکراتی کوردستان بەشدار نابێ چەند هۆکارێک هەیە هەڵبەتە ئێمە یەکێک لە هۆکارەکان کە نەمانی 11 کورسیەکە کە پارتی دیموکراتی کوردستان زۆر باش ئەزانێ کە نەمانی ئەو 11 کورسیەی کۆتاکان کاریگەریکی زۆری لەسەر هەڵبژاردنەکان ئەبێ و کاریگەریکی زۆری لەسەر دەنگەکانی یاخود ڕێژەی کورسیەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەبێت لە ناو پەرلەمانە بۆیە ئەوەی کە 51 نەهێنێ هەڵبەتە ناتوانێت حکوومەت دروست بکە بۆیە لێرەدا پارتی دیموکراتی کوردستان ئەزانێ ئەگەر بێت و هەڵبژاردن کە هەردۆڕاوە هەڵبژاردنیش نەکە هەردۆڕاوە بۆیە چاوەڕێی هەڵبژاردنەکانی باکووری کوردستان بوو چاوەڕێی هەڵبژاردنەکانی تورکیا بوو ئایا تورکیا لێرەدا یاخود ئەردۆغان لێرەدا سەرکەوتنی بەدەست هێنا یاخود نا چکە چاوەڕێی ئەوەی بوو هەڵبەتە لەم هەڵبژاردنەیە تورکیا یاخود ئەردۆغان سەرکەوتنی بەدەست هێنا بێتەوە سەر جارەکانی تریش بەرەبەرە هێواش ئەردۆغان پێگەی خۆی هەم لە ناو گەلە چونکە لە ڕووی ئابوووریەوە خراپی بەسەر گەلا هێنا لە ڕووی سیاست بەکارهێنانی سیاسەتە قێزەونەکانی دیسانەوە جیاواز هەموو بەرژەوەندەکانی بۆ بنەماڵەکەی خۆی بەکارهێنەوە ئەمانە کاریگەری هەبوو لەسەر دەوڵەتی تورکیا با بڵێن لەسەر گەلی تورکیا بۆیە ئەبینی ڕۆژ لە دوای ڕۆژ پێگەی ئەردۆغان لاواز ئەبێ و زیاتریش لاوازە بێ ئەم هەڵبژاردنە هەڵبەتە بێتەوە هەڵبژاردننی داهاتوو لاوازتر ئەبێ بۆیە مەسیری پارتی دیموکراتی کوردستان پەیوەستە بە مەسیری دەوڵەتی تورکیا یاخود پەیوەستە بە مەسیری ئەردۆغانەوە بۆیە ئەردۆغان لێرەدا شکست هێنا پارتی ئەزانێ شکستە هێنێت چونکە وەکو جارەکانی تر ناتوانێ 45 کورسێکە و لەگەڵ 11 کورسێکە کە با بڵێن کە بکاتە 51 کورسی نیوە زائیدیەک ناتوانێت ئەم جاریان بەدەستی بهێنێ بۆیە پارتی دیموکراتی کوردستان ئەزانێ بە هەڵبژاردن هەر شکست هێناوە بە هەڵنەبژاردنش یاخود بەشداری نەکردنی لە هەڵبژاردن شکست ئەهێنێ بەڵام ئەوێ چاوێک بۆ لای خۆی ڕابکێشێ کە ئەمە هەڵبژاردنێکی چۆن بڵێ پاک نییە هەڵبژاردنێکی بێگەر نییە ئەی پێشتریش بە پێچەوانەوە هەڵبژاردنێکی نەک بێگەر نەبوو ئەسڵەن هەموو جۆرە تەزویراتەکانی تیابوو هەموو جۆرە گزیەکانی تیابوو بۆیە هەڵبژاردننی باکووری کوردستان کاریگەریکی ڕاستە و خۆی لەسەر باشوور ئەبێ تەوان پارتی دیموکراسی بە ئەوەشمان بیر نەچێت زیاتر لە 250,000 کەس کە پارتی لە با بڵێن یارەکانی خۆی لە باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا کە هێناویانێتی دیسانەوە وەکو تەسکەرەیەکی بۆیان بەکارهێنا
داخلی ئەوەی ینی کرد کە بەشدار بن لە هەڵبژاردنەکانە بەڵام ئێستاکە بتێنێتەوە ئەو 250,000 کەسەش بوونیان نەما لەبەر ئەوەی عێراق ئەم جاریان وردبینێکی جیاواز ئەنجام داوە بۆیە تەمان بۆیە ئەڵێن کاریگەری هەڵبژاردنەکانی باکووری کوردستان کاریگەریکی ڕاستەخۆیە بێ لەسەر هەڵبژاردنەکانی باشووری کوردستانیش دەوڵەتی تورکیا پێی ئەڵێ مەسەلە پەیوەندی بە هەڵبژاردنەکانی باکوورەوە بەچی شێوازێک هەیە تورکیا چۆن لە ئەردۆغان لە کاتی ڕیفراندۆمەکە کە پێی جەخت لەسەر ئەوە ئاکا کە ڕفراندۆم ئەنجامەدا ڕاستە بە شێوازێکی تر یاخود لەسەر ئەعلام کە ڕوبەڕووی ئەوە ئەبێتەوە کە علەساس دەوڵەتێکی کوردی ببێت بەڵام لەگەڵ ئەوەیە جەخت لەسەر پارتی دیموکراتی کوردستانەکە کە ئەبێ ڕیفراندۆم ئەنجام بدا بۆ چونکە زیاتر لە 59 خاکی هەرێمی کوردستان دەست ئەجێ چۆن زیاتر بتوانێت کە ئەو ستاتوی کە هەیە فەشەلی پێبهێنێ بە هەمان شێواز بەشداری نەکردنی پارتی دیموکراتی کوردستان لەم هەڵبژاردنە هەڵبەتە بە ئەمری ئەردۆغانە جارێکی تر بۆ ئەوەی باشووری کوردستان تا ئێستاکە توانێتی قوارەکە هەبێ بەڵام بە شکستهێنان یاخود بە دروست نەکردنی هەڵبژاردن یاخود بە تێکدان یاخود بە شەڕێک تۆ بتەوێنێتەوە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بێت و لە هەڵبژاردن بەشدار نەبێ یاخود دەنگێکی کەمێ هەڵبەتە شەڕێک هەڵەگیرسێنێ ئەم شەڕە ئەبێتە کۆتایی هەرێمی کوردستان ئەکە ئەم هەرێمە بە خوێنی سەدان هەزار شەهید و ئەمفال و کیمیاباران و کۆمەڵکوژی هاتوۆتە ئاراوە بەڵام ئەو بیر لەوە ناکاتەوە کە ئەمە ستاتوەیەکە بۆ گەلی کورد بە پێچەوانە ئەمە بیرە ئەکاتەوە یاخود دوا هەوڵەدات کە خۆی چۆن پەیوەست بکات بە دەوڵەتی داگیرکەری تورکیاوە خۆی پەیوەست بە ئەردۆغانەوە بکە بۆیە سەیرەکەی هەموو بیر و بۆچوونەکانی گرێدراوە بە ئەردۆغانەوە بۆیە سێرەکەی هەتاکو ئەو ئەمری پێنەکە بەشدار بێت بەشدار نابێت بەشداریش بێت یاخود بەشدار بێ یاخود بەشدار نەبێت بۆیە ئەمە هەڵبەتە کاریگەریەکی خراپی لەسەر باشووری کوردستان ئەبێت چونکە ئەگەر بێت و باشووری کوردستان یاخود ئەم ستاتویە هەڵبۆشێتەوە کاریگەریکی خراپی بۆ سەر سێپارچەکەی تریش ئەبێ مە بتەوێنێتەوە هەر سێپارچەکەی هەر چوار پارچەکە گرێدراوە بە یەکەوە سیاسەتەکان لە هەر کوێیەکە شکست بێنێ شکست بۆ ئەو پارچەکانی ترە دەکوێ سەرکەوێ سەرکەوتنە بۆ پارچەکانی ترە بۆیە ئەبێ هەوڵ بدرێ ئەم ستاتویە هەر هیچ نەبێ بمێنێتەوە بەڵام ئەتوانی گۆڕانکاریێکی جدی لێ بکەی بۆی بتوانین جارێکی تر پێگەی گەلی کورد لە عێراقا بەهێز بکرێتەوە تاوان ئەمە لە دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان چکە بتەوێنێتەوە ئەو بەردەوام وابەستەی دژمنانە.